داهاتیەکانی 36 ساڵەی بۆ دومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی کە ئەمە لە هەموو دنیاە ئەم جۆرە بۆردانە لە هەموو شوێنێکی گەشتیاریە هەیە هەر کەسێ چوو بێتە هەر وڵاتێ ئیتر پێویستی بۆنە بۆ لە ڕێگەم بۆردە گەشتیاریانەوە توانێتی من ئەندازیار سەنا کەمال لە ڕێکخراوی نوێ ئەلبەتە یەکێک لە پرۆژەکانمان پرۆژەی ڕێکخراوی نوێ بە پاپشتی ڕێکخراوی وادی ئەڵمانی بریتە لە پرۆژەی میمۆریال تراڵ ئۆف هەڵەبجە واتە ڕێڕەوی یادەوەری هەڵەبجە. پێشەوەی باسی پرۆژەکە بکەم ئەمەوێ ئیشارەت بۆ بدەم کە شاری هەڵەبجەی شەهید خاوەنی مێژوو کلتور و دابوونەری تایبەت بخۆیەتی و هەروە ئەو تاوانکاریە گەورەی کە بەسەر خەڵکی هەڵەبجە و شاری هەڵەبجەیە هات. بۆردەکان ژمارەیان لە 11 بۆرد پێگاتوە ئێستا 5 بۆردیان جێبەجێ کراوە. ئەو بۆردانەشی کە لەو شوێنانی کە دامانەوە بریتە لە باخی گشتی و گۆڕستانی شەهیدان و مۆنومنتی هەڵەبجە و گەڕێکی جوولەکەکان و لەگەڵ پەیکەری عومەری خاوەر. ئەلبەتە لە هەر شوێنێک کە بۆردەکەی تیادا ئەنین باس لە مێژوو شوێنە دێرینی ئەو ناوچەیە ئەەکەینەوە ئەمانەوێت کە ئەم مێژووە بپارێزین ئەم شوێنە دێرینانەوە ئەم کارەساتە دڵتەزێنە کە بە گەشتیارە نەخۆی و بیانەکان ئاشنا بکەین. بەڵێ لە داهاتووە ئێمە ئەمانەوە پرۆژەکەمان گەورەتر بکەین و بەردەوام بین لە جێبەجێکردنی پرۆژەکە ئەویش ئەمانە بەشی هایکینگی بۆ ئیزافە بکەین لەگەڵ شوێنە گەشت و گوزارەکانی ناوشاری هەڵەبجەی شەهیددا. کارەساتێکی دڵتەزێن لەم شارە ئاویداوە و ئێمە ژەمانێ ئەو کارەساتە دڵتەزێنە زایدەن مێژوو تثبيته نعم تثبيته